وەرگێڕانەکەی چێشتی مجێوری هەژار موکریانی بۆ ئینگلیزی و تێبینیە. ڕێباز باوزی نووسەر و وەرگێڕ نووسیوێتی. لەوانەیە یەکێک لە پێوەژۆکانی ناساندنی نەتەوە وەرگێڕانی ئەدەب و سەرمایە کولتوریەکەی بێت. نەتەوەی زیندوو ئەوەیە کە هەم وەردەگرێت و هەمیش دەبەخشێت. ئەدەب و معریفەی گەلانی دیکە وەردەگرێت و زمانەکەی دەوڵەمەندتر دەکات. ئەدەب و کۆزانیاری خۆشی دەبەخشێت تا زیاتر بناسرێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا کتێبی چێشتی مجێوری هەژار موکریانی لەلایەن شوێنێ محەممەدەوە بە ئینگلیزی بڵاوکرایەوە. وێڕای ئەوەی هەر هەوڵێکی لەم شێوەیە جێگای بایەخ و گرنگیە بۆ زمان و ئەدەبی کوردی، بەڵام چێشتی مجێور بەرهەمێکە زیاتر سەرگوزەشتە و بیرەوەریە. هەڵبژاردننی ناوی چێشتی مجێور ڕێکەوتوو لە خۆڕانیە لەلایەن مامۆستا هەژارەوە. هەژار موکریانی خۆی شاعیر، زمانناس، وەرگێڕێکی بەزەین و وردکار بووە. ئەگەر زەین بدەینە چوارینەکانی خەیام دەبینین، هەژار هێندەی بەتەنگ وەرگێڕانی ناوەڕۆک و واتە دەربڕاوەکانەوە بووە، هێندە بەتەنگ وشەسازی و فۆرمە فارسیەکەوە نەبووە. هەژار بە جۆرێک خەیامی وەرگێڕاوە، ئەگەر هەندێک چوارینە لە کوردیەوە بکەیتەوە فارسی و بیدەیتەوە بە خەیام، 100 قورئان دەخوات کە هی ئەو نەبووە و نییە. ئەمە سەلیقەی هەژار خۆی دەردەخات لە گرنگی و بایەخی وەرگێڕان، کە چەندە زمانە بێگانەکە دەزانیت، دەبێت هێندە و زیاتریش ئاگاداری وردەکاریەکانی زمانەکەی خۆت بیت و بە پێچەوانەشەوە. وەرگێڕانی ناونیشانی کتێبەکە بە ئینگلیزی جێگای سەرنجە و دەبێت بپرسین. چێشتی مجێور کا کۆکراوەی شیوی دەر و دراوسەی حوجرەی مزگەوتەکانە بۆ فەقێکان و مجێوری مزگەوت، هەمان واتای خوازە لە ئینگلیزیەکە و کولتوریە دینی و کۆمەڵایەتیەکەدا ڕەچاوکراوە. وەرگێڕانی ناونیشانەکە بە ئینگلیزی کراوەتە خواردنی خزمەتکاری مزگەوت. ئەم ناونیشانە لە کوردیدا ئیدیۆم و واتایەکی بەخشکەیە و بەمەبەست بەکارهێنراوە. بۆیە لە وەرگێڕانە ئینگلیزیەکەدا هیچ هەڵوێستێک لەسەری ناکرێت وەک لە کوردیەکەدا دەکرێت. کاتێک لە کوردیدا باسی چێشت و مجێور دەکرێت، دەزانین ئەمە ئیدیۆمێکی کۆمەڵایەتی و دینیە و لە کێڵگەیەکی واتایی دیاریکراودا بەکاردەهێنرێت. بەڵام ئایا ئەم ناونیشانە کە وەرگێردراوە هەرکە بیان یەک ناونیشانەکەی خوێندەوە هەست بە هەمان واتا دەکات؟ لە کاتێکدا دەکرا ئیدیۆم و ناونیشانێک لە خودی کولتورە دینی و کۆمەڵایەتەکەی ڕۆژئاوا و ئینگلیستانەوە وەرگیرابایە، جا ئەگەر گەڕانەوەش با بۆ سەدەکانی ناوەڕاست و هێنانی ناونیشانێکی هاواتە بە لە هەناوی کولتورە ڕۆژاواییەکەوە. نووسەر لە کۆتاییدا دەڵێت بە هیوای وەرگێڕانی هەرچی سەرمایی معریفی کوردی هەیە بۆ سەرزمانی گەلانی دیکە و سەرهەڵدانی شۆڕشی ناساندنی ئەدەبیاتی کوردی بە جیهاندا.